یاساکە تێپەڕیوە ئەنی ئەوە کە پێدەوێتە یاسای هەمواریکی یەکەمی یاسای ئەنجومەنی پارێزگاکان بە ئەغلەبی دەنگدان ڕۆیشتووە لەگەڵ ئەوە شاکەوە بەشێک لە نێودانی کورد بایکۆتی دانیشتەکەیان کرد بە تایبەتی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و بەشێک لە ئەندامەکانی یەکێتی نیشتیمانیش بەڵام ئەکسەری فراکسیۆنەکانی ترەوەیان ئامادە بوونە. یاساکە بە کۆمەڵێک هەلومەرج لە کەرکووک انتخاباتەکرێ لەوانە پێداچوونەوە و تەدقیقکردنی تۆماری دەنگدەران اینجا کە باری دانیشتوانیش ئەنی واقعی سوکانیش ئەوەی کە لە ئێمە گرنگ ئەوەیە کە لەم بارودۆخی ئێستایە انتخابات بکرێ ڕەنگە لە قانزاتی کورد نەبێ لەبەرەوەی دەبێ بارودۆخی ئاسایی بکرێتەوە دەبێ بارەگای پارتە سیاسەکان بکرێنەوە خەڵک بتوانێت کاری ڕێکخراوەیی بکە بانگەشە بکە بۆ حزبەکەی بۆ قایمە انتخابیەکەی و بارودۆخی ئەمنی لە کەرکووک ساحەیە دەبینین بەدەست غیری کەرکووکەوەیە فەوزیەک یا خۆلیوایەک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە تۆ دەبێت لای شۆرتەی کەرکووک بێ دەبێت پێکاتەکان لە کەشوهەوایەکی ئیجابیە بن پەیوەندی نێوانیان یعنی ئەوانە هەلومەرجی تەبیعین بۆ انتخابات لە هەلومەرجی ناتەبیعی انتخابات دروست نییە.